ئەمن سوپاسی خوای دەکەم پێشەوەی دەست پێ بکەم گوتمە داکەم عیشە و خێرزانم وەرە با بچینە عومرە چی بکەین هەدەفم هەیە لەو عومرەی ئەم کە عومرەی دەکەم هەدەفم هەیە ئەگەر تێ دەوڵەمەندی بڕۆ عومرەی بکە ئەگەر تێ پارە تێبی بڕۆ عومرەی بکە ئەگەر دڵت خۆشی بڕۆ عومرەی بکە چوومە عومرەی گوتم خوایە جان هاتیمە سێ شتی داوا دەکەم یەکەمیان دەمەوێتن مزگەفتێکی دروستکەم دووەمیان دەمەوێت خەستەخانەی دروستکەم سێمیان دەمەوێت کچەکی عاقڵی زیرەکی جوانم تێ داواکارێکم سێشت بوو یاڵا دا دوعام لە بۆ بکە ئەو جەمە جارێ عایشە گوڵی کچم دەرێتن ئەمە لە بەیتی دوعام لە بۆ کرالوێەوە لە جوان و عاقڵ تێدەگەی دوو کۆڕم هەبوو کچم نەبوو ئەمە لەوێ دوعام کرد خوایە دڵەکان کەمەر چێژ بکەی خوا دڵەکان ڕادەچێشیتن خوا بە خۆی دڵەکان ئەمن پارەکە کە لەگەش ئەو جیهازێشتا نەماکرێت لەگەش شەریکی فلیپس پێ کاتیم بە 135 دەفتەری گوتم عقدی تەوقع ناکەم گوتیان لەو گوتم پاش جێژنەی وەرنەوە دەبای لە عقدەکەی 50 دەفتەری بدەم پارەم نییە جیازەکەم کڕیە بە 135 دەفتەری پارەشم نییە لەگە دکتۆر زوبێری چینە عومرەی دکتۆر زوبێر جەڕاحی بەولی و مایە نەمردیە گوتم دکتۆر زوبێر زانی عومرەی لۆ دەکەم گوتی لۆ گوتم دەمەوێت خەڵک 50 دەفتەری بینیتن جیازی ئەمارای بکڕم کە ئەو جیازە لە کوردستان نییە لە هەموو کوردستان نییە دکتۆر زوبێر پاشان بەخۆی وێ دەگۆ گوتی پێم سەیرە ئەو هادرێ یعنی ئەو زەنت گەورەیە بە خوای گەورە و بە خەڵکی یعنی سیر و بەلایە کە ئەو قسەیم کرد 50 دەفتەر برێ بەخێر گوتی پێم بەخۆی دێجێراوە دکتۆر زوبێر ئیدی پرسیاری لە مێشی دروست بوو ئەمە چینە عومرەی لەوێ دەرلایفم کردەوە خەڵچینە میهرەبانی ئامانەتین گۆبیتن دەمێ ئەو جیهازێ بکڕم ئەو جیازە سوودی ئەوەیە پارە خێرەکانتان بینن زەکاتەکانتان بینن و زەکات دەشێ لە بۆ ئەو شتەی لێرە مامۆستا حەمزەم بەجێش گوتم بڕۆ پێش ئەوەی بڕۆم مقابلی مامۆستا سەید ئەحمەدم کردم بە خۆم شەریعەم یعنی ئیجازەی مەلایەتیم هەیە دەزانم ئەو شتێ دەبی فی سەبیل الله یعنی فی سەبیل الناس في سبيل الله يعني في سبيل الناس خلق غلط تيجيشتيا في سبيل الله يعني بس جهاد نية في سبيل الله يعني في سبيل الناس يعني خدمتي خلشي بكاتن خواي قولتي بيشتي ببيري هي اللي بدي تي بيشتي بمكتب ومزقفتي هي دروس بكريتن خوا دري باري زكاة كانت في سبيل الله بشكل يعني كزكاة استاذ زور ضرورة لناو هوليري كماموغرافي ما نبي تایبەتە لە بۆ تەشخیصکردنی سەرەتانی مەمچی ئافرەتان خۆ ئەمن نەخۆشکەم نەداکەم نەکچم سەرەتانی مەمچی نییە بەڵام خەڵک هەیتی باشە هەیبوو گریمان چێو بچیتن لە دەرێ زۆر گرانە ئێدی چێو بچیتن دەبی جێیەک هەبیتن لێ یەکەمە ئەو سەر بڕیارماندا مامۆگرافی بکڕین ئەنجۆی بکڕین ئەشعی ئەنجۆی بکڕین کە لە بۆ تەشخیصی ملولەکانی مێشک و دڵیە کابرا جەڵتە لێی دەداتن لە چێ فەحز بکە گرانە دەبی شوێنێک هەبیتن کە فەقیر ڕووی تێ بکە وەکو بیرەکەی ئیمامی عوتمانە قسەی ئیمامی عوتمان دەزانن چییە جوولەکە بیرەکی هەبوو ئاوەکەی بەگران دەفرۆشتە مسلمانان ئیمامی عوتمان هەستا گوتی ڕۆژێک لۆ من ڕۆژێک لۆ تو ڕۆژەشی لێکڕیەوە لەو ڕۆژەی کە هیوی بوو گوتی وەرن مسلمانە لە خۆتان ئاوی دابینکەن وای لە جوولە گوتی ڕۆژەکەت کەشت دەدەمێ و ئەو کەسانی کە دەرێن ئەدی لۆ بە دزی خێرێ ناکرێ ئەوانە نازانن لە قورئانی نەگەویشتینە خوای گەورە دەرێت دەفەرمێتن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية خوای گەورە باسی خێری بە ئاشکرا دەکا خێر دوو جۆری هەیە خێرێک شخصیە خێرێک جەماعیە کۆمەلگا ئەسڵ وای بە ئاشکرا بکرێتن ئەسڵ وای هەموو مشارەکە بکەن و فەقیرەکان پێ بزانن ئەگەر ئەمە خۆم ئیعلان نەکردبایە فەقیر لە چێ دەزانیتن بێ ڕوو لە من بکاتن دەبی ئیعلان بکرێتن و خێرێکی شخصی نییە ئەگەر ئەتو لە فەکدایەکە چی پێویست ناکە ڕسمی بگری ئەو لە فەکدایەکەچی بەڵام ئەگەر تو ویست مەطعەمێکی دروست بکەی لە فەی بدێ فەقیرەکان ئەو وەختی ئیعلان بکە برێن من لە فەی دەدەمە فەقیرەکان وەرن ڕووی تێ بکەن دەوڵەمەندەکان وەرن یارمەتی بدە عیبادەتی سەردەمە میهرەبانی دەرێ دەوڵەمەندەکان وەرن پارەی بینن فەقیرەکان وەرن یارمەتی وەربگرن عیبادەتی سەردەمە